خەفەت ئافرەت لاوازەکە، کاریگەری ئەکاتە سەر جوانیەکەی، قژی هەڵەوەرێنێ، ڕەنگی ئەگۆڕێ. خەفەت کاریگەری ئەکاتە سەر هۆرمۆنی ژنانەی، لەوانەیە وای پێ بکە مناڵیشی نەبێت. ئەگەر دیقەتی قورئان بدەین چنێک گرنگی بەم مەسەلە داوە. تەماشاکە خوای تەعالی لە سوورەتی قەسەسا چی ئەفەرمێ دەربارەی دایکی پێغەمبەر موسا؟ ئەفەرمێ کەی تەقەڕ عەینوها ولا تەحزەن. ئەفەرمێ بۆ ئەوەی دائیمەن بەرچاوی ڕووناک بێ، دائیمەن چاوی ڕووناک ببێت و بێتاقەت و غەمبار نەبێ. بۆیە خوای پەروەردگار موسای بۆ ئەگەڕێنێتەوە. لە سوورەتی مەریەمە خوای تەعالی باسی مەریەمەکە لە کاتی مناڵبوونەکەی ئەفەرمێ فەناداها من تحتها ئەلا تەحزەنی. لە ژێرەوە جبریل عەلەیهی السەلام لە کاتی مناڵبوونەکەی بانگی لێ کرد و پێیوت غەمبار مەبە، خەفەت مەخۆ. دیارە خەفەت خواردن زەرەرێکی زۆری هەیە بۆ ئافرەتان. هەر لەبەر ئەوە خوای تەعالی ئەفەرمێ ولا تەخافی ولا تەحزەنی، ئەفەرمێ غەمبار مەبە و دڵتەنگ مەبە و مەترسە. و هەروەها لە سوورەتی ئەحزابیشە بۆ ئەو پیاوانەی کە زیاد لە ژنێکیان هەیە، یعنی خوای تەعالی ئەیەوێت ئەو ئافرەتانە ئینسان بە شێوەیەک معاملەیان لەگەڵا بکە غەمباریان پێوە دیار نەبێ، تووشی خەم و خەفەت نەبن، پیا و عەدالەت و دادگەری بپارێزێ. ئەن تەقەڕ ئەعیونهن ولا يحزن. یعنی خوای تەعالی ئەیەوێت دائیمەن بەرچاوی ئەوان ڕووناک بێ و بەرچاو ڕووناک بن، دڵخۆش بن، تووشی غەم و خەفەت نەبن. لەبەر ئەوە برا بەڕێزەکانم زۆر جەخت کراوە لە شەریعەتی ئیسلامە کەوا بە تایبەت لە قورئانەوە هەروەها لە سونەتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم کەوا هەوڵ بدەین نەیەڵین ئافرەتان بێتاقەت بن. هەوڵدە دایکت تەنانەت بە 1 و 6 بێتاقەت مەکە. هەوڵدە هەرگیز ڕق مەبە لەگەڵ خوشکەکەتا. هەوڵدە کچەکەت نازی تەواوی پێ ببەخشە و باوشی بۆ بگرەوە و بەدەمێەوە پێ بکەنە و دائیمەن با دڵخۆش بێ. هەوڵدە لەگەڵ خێزانەکەتا چاک بە و دڵی مەشکێنە و بە قەناعەتەوە معاملەی لەگەڵا بکە، بەڵکو خوای پەروەردگار ڕەحم بە من و تۆش بکە.